بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 5 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 بەڵام تاوەکو ئێستا لیژنەیەکی لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە و کێنەوانی کە بەرپرسیارن پێگەنهێنراوی بەرپرسێکیش زانەدراوە لە ساڵیادی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش ئەمڕۆ فڕۆکەخانەی کەرکووک کرایەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین دەراویشتەکانی 16 ئۆکتۆبەر چی بن و بۆچی هیچ لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر و پرسە پێک نهات و کاریگەریەکانی چین و بۆچی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتدا غایبن و بۆچی دوای 5 ساڵیش نەتوانراوە پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنرێتەوە لەگەڵ ێرێک لە بەڕێزان ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هەروە ئەحمەد عەزیز شارەزار لە کاروباری ناوچە دابڕێنراوەکان قسە لەسەرم پرسانە دەکەین. سەرەتا دەچین لای مامۆستا ڕێباز. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکاری ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا چی بوو کە لە سەدا پەنجاوێکی خاک لە ناوچە کوردیەکانی کەرکووک نەینەوە سەلاحەدین و پارێزگای دیالە لەدەستدران. هۆکارەکەی چی بوو و بۆچی تاکو ئێستا لێکۆڵینەوەیکی جدی لەو پرسە نەکراوە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوی خوای پەروەردگار لە جەنابێت لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو لە میوانە بەڕێزەکەشتان. دیارە 16 ئۆکتۆبەر ئەو کەممان ئاگادارین کە بەڕاستی ئەتوانم بڵێ مۆتەکەیەک بوو بۆ سەرگەلی کورد کە توانیمان ینی سەرانی کورد بیانوێشیان دایە دەست حکوومەتی عێراقی کە هۆکارەکەشی هەم لێکتێنە گەیشتن و یەکڕیز نەبوونی لایەنە سیاسەکان بوو هەم چۆباری عینادیشەوە بۆ ئەوەی کە ڕیفراندۆم بووە چووە قاڵبێکی شەخصیەوە ئەوەنە نەچووە قاڵبێکی نیشتیمانیەوە ئەوەنەی کە عینادی بوو ئەوەنەی کە ئەوەنە لێکتێگەیشتن و هاوهەڵوێستی نەبوو. هۆکارەکەشی ئەوە بوو کە خوێندنەوەیکی وردی بۆ نەکرابوو بۆ کات و ساتی ڕیفراندۆم ئەجینا هەموو تاچێکی کورد حەز بەواکە و بە زەرورەتی ئەزانێ کە وڵاتێکی ئازادی هەبێ وەک هەموو وڵاتانی تر کوردستانێکی ئازاد بێ کورد بە ئازادانە تایە بژی. بەڵام نەخوێندنەوەی واقعەوە نەخوێندنەوەی ئەو دەرهاویشتانی کە لە ئەنجامی ڕیفراندۆم پەیدا دەبێ و جۆنەگرتن بۆ کەسانی تر کە هەر لە نەتەوەیە گرتوەکان و لە ناوخۆ و لە دەرەوە کە ئاگادار کرابوونەوە کە ڕیفراندۆم دەرەنجامێکی باشی نابێ. بەڵام جۆنەگرتن بۆ کەسانی تر ئەو بوو ئەو بەو دەردەی بەرکە لە 150 خاچی کوردستان تەسمیل کرایەوە لە کاتێکە کە نزیکەی جەرجی 1800 دایک هەڵقچێنرا جەرجی 1800 باوک سوێنرا لە کاتێکە 1800 ڕۆڵەی کورد لە پێناو ئازادکردنی ئەو ناوچانەدا خوێنی خۆیان کردە قوربانی و ئەوەی کە ئێستا ئایبینین بەڕاستی دەرهاویشتێکی بەڕاستی هەتا بڵێ ناخۆش و ناهەموار بوو. ئێستاشی پێوە بێ بەو ناوچانەوە دیارە. باشە ماوەسایەوە پێشتر وەکو لایەنێک کە بەشدار نەبوون لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئێوە خۆتان هۆژداریتان دابوو بە تایبەتی بەو ناوچانە ڕیفراندۆم نەکرێ و دواتر بڵێنە و لێکەوتانەی لێکەوتەوەوانێک هاوڕاشی لەسەرەوەی کە ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە ڕیفراندۆمەوەی چکە هەندێک خوێندنەوە هەیە دەڵ نەگەر ڕیفراندۆمیش ڕووی نەدابایە بڵین نەکرابایە ئەنجام نەدرابایە و 16 ئۆکتۆبەر هەر ڕووی دەدا. جا بەشی کۆتایی پرسیارەکەت لەوە دەست پێ پەماگەر ئەوانەی ئەڵێن ئەگەر ڕیفراندۆم نەبووایە جا ئەگەر خۆ ڕیفراندۆم بیانوێک بوو بۆ بەکارهێنانی ئەو هێزە و هاتنەوەی ئەو هێزە بەو شێوەیە ئەگەر ئەوان ئامادەبن ئێمە بیانۆکەماندایە دەستیان بە شێوەیەکی زۆر ئاسان. بەش یەکەمی پرسیارەکەشەوەی کە ئێمە هۆشداریماندا بڵێ ئێمە لەگەڵ
بەرپرسانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک دانیشتین چەندین کۆبنەوەمان کرد و هۆشداری ئەوەماندا کە ئەگەر ئەم جارە لە مەرحەلەی یەکەمی جار ڕیفراندەم لەم ناوچانە نەکرێ زۆر چاک ئەبێ زۆر باشە بێ لەبەرەوەی تا ئێستا ئێمە نەمانتوانێ پردی متمانەی نێوان پێکاتەکان دروستکەین ئەوان متمانیان بەوە نییە ئەوان بەوەی ئەزانن کە ئەگەر ئەم ڕیفراندۆمە بکرێ ئەوان ئەبنە کەمینەیەکی ستەم لێکراو لەبەرەوەی نەمانتوانیوە زەمینە سازیە خۆشکەین بۆ ئەوەی ئەوان وانەزانن کە ئەگەر لە دوای ڕیفراندۆمش هەرێمیش کورد هەرێمی کوردستان بێتە هەرێمێکی سەربەخۆش ئەوان ستەمیان لێ بکرێ بەڵکو بە پێچەوانەوە نەمانتوانیوە ڕوویەکی کوردی گەشتی ینی دەسەڵاتی گەشتی جوان پێشکرد بە وڵاتانی شاری کەرکووک بکەین بەڵێ ئێمە زۆر هۆشیاریماندا و زۆر لە بەرپرسانی شاری کەرکووک لە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕابوون لەوەی کە ئێمە وتیان ئێمە هەموو هەوڵێکە دێن کە لەم ناوچانە نەکرێ ئێمەش هەست بەو مەترسیە ئەەکەین و هەست دەکەین بۆ ئێستا دۆخێکی نەخوازرا و نەهەموار دێتە پێشەوە. باشە بەس مامۆستا بە دیاریکراوی بەرپرسیارەتێکە هاوبەش یاخود پارتیوێژیتی کامیان زیاتر بەرپرسیارن چووکەوەی کە ڕوویدا هەر لە کەرکووک نەبوو بۆ نمونە لە ناوچە کوردیەکانی ناوچەی بڵین پارێزگای سەڵاحەدین وەکو دووسکورمات و لە دیارە لە خانەقین لە ناوچەکانی نینەوە وەکو دەشتی نینەوە لە شنگار لە مەخمور لە هەموو ناوچە ئەو پارێزگانەی کە ناوچەی کوردنشین و سنووی مادەی ١40 پاشەکشێکرا بڵین هاوبەش بوون لەو ڕووداوەی کە ڕوویدا. خۆی بە تاکید ئەتوانی بڵێن هاوبەش بوون ئەزانی بۆ چونکم ئێستا کە هەر یەکێکیان ئەوەی تر بە خیانەتکار و بە ڕێکەوتنی ژێربەژێر تاوانبارەکە خۆ ئەگەر لە فرسەتێکشا بڵێن ئەوە خیانەت بوو لەم سنووری کەرکووک و دووسخورماتووە ئێخۆ لە شەنگال و لە ئەو مەنتیقانە بڵێن یەکێتی لێ نەبوو بۆیە من قەنەعەتم بەوە نییە قەنەعەتم بەوەیە هەردووچیان لێی بەرپرسیارن و لە کردنی ئاجارێ بە دەرەجەیەک لە کردنی و پاشان لە ئەنجامەکەشی بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە کەس خۆی بە بەرپرسیار نازانێ لە دەزانی ئەو هەموو خاکە خەڵک خۆی بە بەرپرسیار نازانێ لە بەرامبەر هاوڵاتیانی ئەو ناوچە جێناکۆکانە بە کەرکووک و دۆسکورمات و هەموو مەنتیقانی کە ئێستا بەڕاستی لەژێر ینی تعریبێکی ڕاستەوخۆ و ئاشکرادان کەس نەخۆی بەرپرسیار نازانێ بەڵکو هەر کەس هەر یەکە و بەرامبەر بە خیانەتکار و خۆی بە سەرکەوتوو ئەزانێ لەم پرۆسەیە. باشە بە سوکاری چی مامۆستا ڕێباسیت لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک نەهات پەرلەمان بێت حکوومەت بێت دەسەڵاتی دادوەری بێت هیچ لیژنەیەکی لێکۆڵینەوە هۆکارەکەی چی و بۆش ئەوەش یەکلا بکرێتەوە ئەو مەسەلەی خیانەت و خیانەتکاری و ئەوانە هۆکاری چی بووکە ئێستا و 5 ساڵ تێپەر دەوێت لیژنەیەک پێک نات؟ جا ئەوەی کە جێی نیگەرانیە لای خەڵکی ئەمەیە ئێمە زۆر جار لە جگاکانی ڕاگەاندن ئەیبینین لێرە و لەوێ کەسێک لەسەر دزینی حەفاظەیەک لەسەر دزینی شیر ئەگیرێ و دادگایی ئەکرێ و بە تاوانبار هەژمارەکرێ بەڵام لەسەر پرسێکی ئاوها گەورە کەس تاوانبار دەرنەچوو هۆکارەکە ئەوەیە کە ئەم دوو هێزە بە تایبەتی ئەگەر لە هەر کار و کردەوەیەکە خراپ بکەن چونکم دەسەڵاتدارن پەردەپۆشی ئەەکەن یا بە دیوێکی تری قەزیەکە پێشان خەڵک ئەدەن بۆی خەڵک لیان نەڕەنجێ کەس خۆی بە تاوانبار لە قەزیەکە نازانێ گرفتەکە لێرەیە و هەتا هاشین ینی هەتا ماویشین پێویستە ئێمە پند لە ڕابردوی خۆمان وەرگرین دان بە هەڵەکانی خۆمان دابنین دانان بە هەڵەکردنا گەورەی و ڕێزە نەکەم کەم بوون لە ئاسی کەسەکان بەڵام گرفت لەوەیە ئێمە ینی هاوار لە چی ئەەکەی تۆ ئەوە هەرگی دەسەڵاتەکانەیە بە زەرد و حزبی دەسەڵاتدارەوەیە یعنی کەسیان بەم شێوەیە کەسیان خۆیان بە ساحێبی ئەوە نازانن کە بەرپرسیارەتی ڕاستەقینە بگرن ئاسۆدان بە هەڵەکە دابنن کە زۆر ئاسایە لەبەرەوەی متمانەی خەڵک بەدەستهێنانەوەی متمانەی خەڵک زۆر گرنگترە بەڵام ئەوەی ئێمە لەم دوو هێزە ئەیبینین ئەوەیە کە
هەر یەکەیان بوونی خۆی لە نەمانی ئەوی ترا ئەبینێ، هەر یەکەیان گەورەبوونی خۆی لە بچووکردنەوەی ئەوە ئەبینێ، هەر یەکەیان جوانبوونی خۆی لە ناشرینیکردنی حزبی بەرامبەر ئەبینێ. بۆیە قەت ناکەنە ڕێکەوتن، قەتیش تاوانبار تێیدا ئاشکرا ناکرێ و هەر لەم دوو زۆنەیە هەر تاوانێکە ئەکرێت دیزە بە دەرخۆنە ئەکرێ و ئەشارێتەوە و کەسێک تاوانبار سامەنەکە. بەڵام کەسێکە لە غەیری ئەوان بێ بەڵێ تاوانبارەکرێ و ئەدرێتە دادگا و شاشڕێی ڕاگەاندەکانی لێپڕ ئەکرێ، گرفتەکە لێرایە بەڕاستی. باشە، بەس بە وەچوونی بەرەزت دەبواە هەم سزا درابان، هەم داوای لێبوردنیشیان لە خەڵکی کوردستان کرد بە یاخودەوەی کە بەڕێزوت 1800 شەید لە شەڕی داعش بڵین درا بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی ناوچەکانی مادەی 140. بەتەکید زەرور بوو، بە تایبەتی کاک حەجی من ناڵم ینی زەرورە داوای لێبوردن لە هەموو گەری تاچێکی کورد برا لە هەرێمی کوردستان، بەڵام بە دەرەجەیەک ناوچە دێناکۆکان لەبەرەوەی ئێمە مەنتیقانە بووە قوربانی ئەم ڕیفراندۆمە، بووە قوربانی ململانی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە، بووە قوربانی ئەوەی هەتا ئێستاشی پێوە بێ، ینی ئەو ململانەی ئێستا هەر ئەیبینی و هەر پندیان لە ڕابردوو وەرنەگردووە بۆی بتوانن سیمایەکی دەسەڵاتداری کوردی جوان پێشکەش بەو ناوچانە بکەن. باشە، ئەیکردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک کە ئەمڕۆ لە ساڵیات گڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کرایەوە، چ پەیامێکی تێدا بوو؟ ئەو ئەتا باس لە فرامۆشکردنی زمانی کوردیش دەکرێت لەسەر بڵین وەکو نووسینی عربی کە لە پاڵ نووسینی عربی و ئەوانە نەنووسراوە، چ پەیامێکی تێدا بوو کە لەم ڕۆژدا فڕۆکەخانەی کەرکووک کرایەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی ئەوەی کە حکوومەتی عێراقیش بانگەشەی بۆ ئەکرد کە یەک پارچەی خاچی عێراق و بە یەک چاو تەماشاکردنی هەموو پێکاتەکان و وەکو عێراقیەک تەماشا بکرێ و مافیان بدرێ و مافیان لێزەوت نەکرێ، ئەوش ئەو دیعای و پڕۆپاگەندەی ئەکرێ هیچی وا دەرنەچوو، بەڵکو ئێستا ئەوەی ئێمە ئەیبینین دەستکراوە بە پراوێستکردنی کەرکووک و گرفت لەوەیە بەسەن هێزە عێراقیەکان بە تایبەتی ئەوان خۆیان بە براوەی شەڕێک ئەزانن وەک ئەوەی لەگەڵ نەیارێکا کرابێ، ینی جیا لەوەی کە ڕابردووی بە تایبەتی کورد و بە تایبەتی هێزی پێشمەرگە لەو ناوچانە کە پاکردنەوەی زۆر قورس بوو و ڕەنگە توانم بڵێم تەنها بە هێزە عێراقیەکان نەئەکرا، ئەو تەضحیەت و قوربانیانە هەمووی ینی حسابی بۆ نەکرا، کردنەوەی مەتاریش لەم کاتەیە و نەهێنانی و یان نەنووسینی زمانی کوردی لەسەر لۆگۆکانە، ئەمە ئاماژەیەکە بەوەی کە نفسی طائفی، نفسی عنصری، نفسی مذهبی، نفسی ئەو عەرەبچێتی کە لە سەردەمی بەعسا ئیدعای بۆ ئەکرا، هەوڵی بۆ ئەدرا، نفسی ئەو تعریبەی کە پێشتر ئێمە لێ ئەترساین هەر بەردەوامە و عەقڵەکان نەگۆڕاون، گۆڕانکاری لە سیماکانە کراوە، بەڵام لە عەقڵەکانە هەندێک بەڕاستی لەوانە ڕەنگە هەر وەکو جاران شۆڤێنیانە بیر بکەنەوە بوونی خۆیان لە نەبوونی پێکاتەکانی تردا ببین. بەڵێ بەڵێ باشە مامۆستا، بەس سەبارەت بە پارێزگاری کەرکووکیش بۆچی بڵین دوای 5 ساڵ تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە خەرەلەکار لە بینی پارتی ویکێتیە کە ئێستا پارێزگارێکی بڵین پێشتر بە وەکالەت ئێستا شەر 5 ساڵە پارێزگاری کەرکووکە؟ جا ئێمە لە شارەکەیان ئێمە خۆمان ئەزانی نەک هەر پارێزگار کە هۆکاری ڕێکنەکەوتنی پارتی وێچێتی بوو، بەڵام لەوەش ینی کۆمەڵێ پۆستی تریش هەیە کە هەر لەبەرەوەی پارتی وێچێتی پێکەوە ڕێک نەکەوتون ئەو پۆستە ئێستا دراوەتە بە پێکاتەیەکی تر و زۆربەی ئەو پۆستانی کە لە کورد سەنراوەتەوە ئەتوانم بڵێم ئیستحقاقی کورد بووە دراوە بە پێکاتەیەکی تر. ئێمە ئەوەی ئێستا لەگەڵ پارێزگارە کە نیگەرانین لەو ئیشانی کە ئەکرێ گرفتەکە ئەزانی لە چیایە؟ ئێستا هەردوو حیزبی دەسەڵاتدار ئەم هێزە عێراقیانە بە داگیرکەر و بە میلیشیا لە قەڵەم ئەدەن کە یادی ڕیفراندۆمە کرێتەوە، بەڵام لەم دیوی ڕیفراندۆمەوە دانیشتنیان لەگەڵاکەن، سازشیان لەگەڵاکەن، بەشان و باڵیانە هەڵەدەن، ڕێکەوتنیان لەگەڵاکەن. گرفتەکە لێرێ ئەمان ناتوانن مەبدەئیەن
بۆ خۆیان ڕێکەوەن و کەسێک کە نەیاری کورد بێ ئەوان بەنیاری بزانن بەڵام بەداخەوە نارەکانمان زۆر ئاقلانە و ژیرانە ئەو یاری ئەەکەن لە کاتێکا کە دژایەتی حیزبێکی کوردیەکە نەچن دۆسایەتی لەگەڵ حیزبێکی تراکەن بە تایبەتیان دو حیزبی دەسەڵات بۆیە مانەوەی پارێزگار و لە دەستدانی هەموو ئەو پۆستانی کەرەگوت سێنراوەتەوە ینی بەرئەنجامی ناکۆچی ئەم دوو حیزبەیە بەڕاستی بەڵێ یعنی کێسێکلان دەبێت لە کوێک لا بکرێتەوە لە بەغداد لە بینی پارتیویکێتی پارێزگاری کەرکک دەوێت لە کوێک لا بکرێتەوە پارێزگاری کەرکک ئەنجومەنی پارێزگاش ئیشوکارەکانی بڵێن بە تەکید ئێستا ئەتوانن لە بەغدا لە هەموو ئەو ڕێکەوتنانی کە ئەکرێ ئەتوانن لە ضمنی ئەو ڕێکەوتنانە لەبەرەوەی کورد پارێزگاری کەرکک ئیشتقاقی خۆیەتی زۆرینەیەتی بە ژمارەی دەنگ بێ بە ژمارەی کورسی پەرلەمان بێ بە هەموو شێوەیە کورد زۆرینەیە ئێستا ئەو پۆستەر ئیستحقاقی کوردە بەڵام کوردێک بەڕاستی منش لەگەڵ ئەویان نیم کوردێکە یعنی بە یەک چاو تەماشای هەموو پێکاتەکان بکە کوردێکە ستەم نەکە بەڵام هەوڵدان بۆ یەکلاکردنەوەی ئەم پۆستە هەموو جارێ من و تومە کاک حەچیم ینی قیادەی سیاسی کورد کە لە کاتێ لە بەغادا لەگەڵ ناوەندا ڕێکەوتنە واژووەکە کەرکووک لە پەراوێزی ڕێکەوتنەکانە باسی لەگەڕەکرێ جێناکۆکان لە پەراوێزی ڕێکەوتنەکانە بە ئەگەر باس بکرێ ئەوەی کە گرنگە بەلای ئەمانەوە بودجە و پارە و مەنسەبی گەورە و ینی ئەوانەیە بەڕاستی نان فکر لەم ینی شەرمەزاریە ناکەنەوە کە ئەوان هێنان بەسەر میلەتی کووردا و ئەم هەموو ناوچانە لەدەست زران ئەم هەموو خەڵکە دەربەدەر کرا ئاوارە کرا ئەمان فکر لەوە ناکەنەوە بەڵکو ناتوان ڕێکەوتنێکی جددی هەتا ئێستا نەکراوە ڕێکەوتن نەکراوە لەسەر ئەوەی کە پێویستە پارێزگاری کەرکک ئیستحقاقی کوردە پێویستە کوردێک بێتە پارێزگاری بەڵام بەهۆی لێکتێ نەگەیشتن و بەهۆی ڕێک نەکەوتنی هەردوو حزب ئەوە 5 ساڵە بماوەی 5 ساڵە هەر بە وەکالەت ماوەتەوە کە لە یاساش دەرچوو ینی هیچ یاسایەکی تیانە ماوەکارت باشە بەس لە کارنامەکانی پێکهێنانی حکوومەت بەوەی ڕابردوو بە ئەوەستش بڵین حکوومەتی پێک دەهێنرێت هیچ باخێک بە ناوچەدا بڕێنراوەکان باخێکی ئەو توان نییە لە گفتوگۆکاندا ئەو شەڕانێکی ئێستێمە دەبین لەسەر سەر و کۆمار دەکرێت هیچ شەڕێکیاوە بۆ ناوچەدا بڕێنراوەکان کراوە ئەوە ئێمە یعنی ئەیبینین و ئەیبیسین نەخێر باز ناکرێ و هیچ گفتوگۆیشی جددی لەسەری نەکراوە ئەوەی هەیە ئێستا تەنها ینی بەڕاستی ئەو شەڕ و هەرا و وریایی کە لەسەر سەر و کۆمار کرا کە پۆستێکە ئیستحقاقی کووردە لە بین دوو حیزبی کوردیایە خەڵکی تر ببوونە تەماشاکەر سەیری خۆزگە نیو ئەوەندەش دڵسۆزانە بۆ ئەو منتیقە و بۆ کەرکک و ناوچە دابراوەکان دڵسۆزانە بیان لەو خەڵکە بکردایەتەوە بیان توانایە تۆزێک برینی ساڕێژ نەکراوی ئەو خەڵکی ئەو منتیقانە ساڕێژ بکەن و بیر لەوە بکەنەوە کە بە پرۆژەیەک بە شتێک ینی دڵی ئەو خەڵکە خۆشکەن ینی جارێتە فکر لەوە نەکرێتەوە کە دەربەدەر بکرێت لە ماڵەکەی وێران بکرێ ماڵی دەربەدەر بکرێ ئەرزی لێزایگیر بکرێ بەڕاستی هیچ لەمانەدا نبینین ئێمە لەم ڕێکەوتانی کە باش سوپاس دەکەم دێم وڵات کاک ئەحمەد سوپاس مامەدەبوونی بەڕێز داوا لەبوو نەکەین کە درەنکاتینە لای بەڕێزت بەهۆی گرفتێکەوە دەمەوێت سەرنجی بەڕێزشت بزان بەسەر بڵین ئەوەی کە دەرهاویشتەکانی لەسەر ناوچە دابڕێنراوەکان ئەو ناوچانەی کە بڵێنە 150 خاکی باشووری کوردستان پێک دەراویشتەکانی چی بوون و لە دوای ڕفراندۆمەوە جگە لە ناوچە جێناوکەن کە بەشێکی لای عێراق دەراویشتی تریشە بۆ بنونە ئێستا تورکیا بەشێکی لای تورکیا لە ناوخۆدا لە بینی یەکێتی و پارتی پارچەکراوە بەشێکی لای پەکەی ئێران بڵێن بۆ تۆ بارانی هەیە دەراویشتەکان زۆر بوون وڵا هەڵبەت ئێمە پێمان وایە بەداخەوە دەسەڵاتدارانی کورد هەردەم کەرکووک ناوچەدا بڕێنراوەکان بەشێکی سەرەکی و ئیستراتیژی نەبووە لە ئەجنداکانیان پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەی نەبووە لە کار و کردارەکانیان هەر بۆیە وەکو دەبینین سەرۆکۆماری پێشوو لە ماوەی 4 ساڵی حکومڕانی ئەودا گەلێک پێشێلکاری یاسایی و دەستوری ئەنجام درا لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان
خاک و زەوی کورد داگیر کرا هیچ کاردانەوەی چێوتۆمان لایەن سەرۆ کۆمارەوە نەبینی کورد تەجرید کراوە هەموو و مافانەی کە لە دوای ساڵی 2023 بەدەستیە نابوو بەداخەوە لە 16 ئۆکتۆبەر بەدواوە هەموو مافانەی لێوەرگیراوەتەوە لە هاوڵاتی پلەیەکەوە گەڕێنراوەتەوە بۆ سەردەمی زەمەنی بەعسی لە ناوچوو هیچ دەسەڵاتێکی نەماوە بووەتە هاوڵاتی پلە دوو بۆیە بەداخەوە بینین ینی هەڵەکان ئەو هەڵە نیشتیمانی و نەتەوەیانەی کە لەم ناوچانە پێشێڵ ئەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە کە ئێستا نوێنەرایەتی کورد دەکەن لە بەغدا هیچ کات نوێنەری ئەم ناوچایان نەکردو بە حەقەت ئەگەر تێبینی بکەن ئێستا لە دانیشتنەکانی بینی لایەنی کورد و لایەنی عێراقی لە ئەجێنداکانیان لە پێشمەرجەکانیان بۆ بەشداریکردن لە حکوومەتی عێراق ئەبووە ئێستا سەرک کۆماری عێراق کە لە بینی دوو کەسی کورد یا لە بینی چەند کاندیدێکی کورد چێبڕچێ هەبوو منافەسا بووە وایە لەسەر بنەمایەوە وایە کام لەو کاندیدانەی کە بۆ سەرۆک کۆمار خۆیان پێشکەش کردبوو لەسەرەوە هەڵبژێردرانایە کە کامیان بەرنمەیەکی باشیان بۆ بەرژەوەندێ باڵاکانی کورد هەیە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانەیە بەداخەوە تێبینیەوە کرا کە تەنها ئەو لایەنە سیاسیانەی کە نوێنەرایەتی دەسەڵاتی کوردەکەن لە بەغدا سەرقاڵی دابینکردنی بەرژەوەندێ تەسکە حیزبایەتەکانی خۆیانن و ئەو ناوچانە فەرامۆش کراوە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو دواوە دێ بەڵێ بڵین باخی و ناوچانە جات چی لە کەرکووک بێ ئێستا زیاتر تەرکیزەکەیان بڵێن خراوەتە سەر کەرکووک جگە لە کەرکووک بڵێن ناوچێکی زۆری بەرفراوان لە پارێزگای دیار لە سەلاحەدین نینەوە هەیە گرنگی و ناوچانە بۆ کورد چی بوو و ئێستا کە لەس دراون بڵێن باخەکان چێ بۆ کورد لە ڕووی ئاساییشەوە بێت لە ڕووی ئابوووریەوە بێت لە ڕووی ئایندەی بڵێن هەرێمی کوردستانیشەوە بێت وەڵا هەڵبەت بۆ خۆتان نەزانن ئێمە هەمیشە کە باسی ناوچە دابڕێنراوەکان دێ کەرکووک وەکو سومبلی ئەو ناوچانە وەکو پایتەختی ئەو ناوچانە ناسراوە نەک لەلایەنی کوردەوە بگرە لەلایەن نایارەکانی کوردیشەوە هەردەم وتویانە ئەگەر کورد دەست بەسەر کەرکووکا بگرەیە کەرکووکی بەدەستەوە بێەوە بە مانای دروستبوونی دەوڵەتی کوردی دێ بەڵام ناوچەکانی تریش ئەو ناوچانەی لە دەشتی نینەوە هەیە لە شنگارەوە کە دێتە دەشتی نینەوە دێتە مەخمور و دیبەگا کە دێتە خوارەوە بۆ منتقەی پردێ و دبس و کەرکووک و دێتەوە داقووق و وەگەڕێتەوە خورمات و جەلەولا و سەعدیە و ئنجاگاتەوە خانەقین ئەو ناوچانە هەمویان هەر یەکە و بە جۆرەی حەجمی خۆی باەخی ئیستراتیجی هەیە لە ڕووی جیۆپۆلۆتیکی لە ڕووی بەپیتی خاکەکەی لە ڕووی دەوڵەمەندی خاکەکەی و هەروەها لە ڕووی ئەوەی کە ئەو ناوچانە ناوچەیەکی گەلێک ئیستراتیجین سەنگەری بەرەنگاری و بەرەنگاربوونەوەی کوردستانن یعنی کاتێک کە ئەو ناوچانە داگیرکرا یا ئەو ناوچانە دەستی بەسەرگیرا لە ژێر کۆنتترۆڵی کورد دەرکرا ئێستا ئەو سنوورانەی کوردستان زۆر زۆر تەسک بۆ تۆ ئێستا کورد گەڕاوەتەوە بۆ پێش ساڵی 2023 تەنانەت دەسەڵاتدارانی بەعسیش کاتی خۆی ئەگەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی لێ دەرکرایە ئامادە بوون هەموو گفتوگۆ و ڕێککەوتنێک لەگەڵ لایەنی کورد بکەن لەسەر دهۆک و هەولێر و سلەیمانی شەڕەکە لەسەر کەرکووک بوو بەداخەوە ئێستا ئەبینین هیچ تەرکیزێک لەسەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان نییە لە ئەولەویەت نییە لە ئەجێنداکانی لایەنی کوردی نییە و هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ هەولێر و سلێمانی و دوهۆک دەسەڵاتدارانی بەغداد چ لە ئەم سەردەمە و چ لە سەردەمەکانی پێشوودا بەڵێ ما بەسمەوەی لە ڕووی ئاسایش شەوەیە کە ئێستا پێشتر بڵێن درۆنەکان داهاتن هەر لە ناوچەدا بڕێنراوەکان بوون یعنی خەتێکی بەرگژ بوو بۆ ئاسایی شێریم کە دەسەڵاتدارن لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و لە مەخمور و بڵێن لە دەشتی نینەوە لە شنگار لە دەستیاندا بەتەکیید یعنی وەکو باسم کرد لەبەرەوە ئەو ناوچانە گەلێک ناوچەی گرنگ و ئیستراتیجین لە ڕووی ئابووری لە ڕووی جوگرافی لە ڕووی جیۆپۆلۆتیکی و تقریبا لە نیوەی خاکی کوردستان زیاترە کات جگەلەوەی لە ڕووی مرۆیی توانایەکی زۆری کورد
تەحجیمەکرێ سنووردارەکرێنی لە ڕووی مرۆیی بە دەیان و سەدان هزار کورد لە کوردستان دابڕێندرێ و لە ڕووی خاکیشەوە نزیکەی 51 لە سەد خاچی هەرێمی کوردستان دابڕێندرێ جاو ناوچانەوەکو ئاماژەم پێکرد ناوچەیەکی گەلێک دەوڵەمەندن لەسەر نەخشەی وزەی جیهانی ئەو ناوچانە ناوچەیەکن دیاریکراون منطقەی کەرکووک و کۆرومۆر و هەروەها ناوچەکانی دەشتی نینەوە چکە و ناوچانت کە لە کوردستان دابڕان کوردستان قیمەتێکی گەورەی نامێنێ لە ڕووی ئابووری و ئیستراتیجیەوە بۆیە ئەستەمە بەبێ ئەم ناوچانە کورد بتوانێت سربەخۆی بەدەستبێنێ و کیانێکی سربەخۆی هەبێ. باشە کاگە حمەدۆکو ئیدارەی هاوبەش پێ دوایە جارێکی دوای ڕووداوانە لاەنە عێراقی کە ڕازی میدارێکی هاوبەش لەو ناوچانە هەبێ لەسەر جەم ناوچە دابڕێنراوەکان یاخودۆکو گەڕانەوەی هێزی پێشمەرگە ئەوە دوورەوەی کە جەنابش دووت ئێستا گەڕاوینەوە بۆ پێش 2023. هەڵبەت بە تاکید ینی خۆی کەمتەرخەمی گەورە لەلایەنی کوردی خۆیەتی و هەڵەی گەورەی ئیستراتیجی کرد هەر لە مەسلەی ڕێفراندۆم کاتی خۆی کە لە ساڵی 2017 ئەنجام درا زۆربەی دۆستەکانی کورد لە ناوچەکە لە جیهان ئامۆژگاری کوردیان کرد هەڵبەت گومانی تیانە کە مەسلەی ئەنجامدامی ڕێفراندۆم مافێکی شەرعیە مافێکی یاساییە و مافێکە کەس ناتوانێت مافە لە کورد زەوت بکە بەڵام لە مەسلەی کات و شوێنەکەیە کاتەکەی گونجاو نەبوو بۆیە دۆستەکان ئامۆژگاری کوردیان کردکاوە نەکرێ بۆیە بینیمان سەرنجام کە ڕێفراندۆم ئەنجامدرا زنجیرەیەک زیانی گەورە بە بەرژۆندێ باڵاکانی کورد گەیشت بریتی بوو لەوەی کە ئەو ناوچانیان لە دەستی کوردستانەوە بەبێەوەی دۆستەکانی کورد بتوانن دیفاع لە کورد بکەن بە بەرچاوی دۆستەکانەوە کوردیان لەو ناوچانە کردە دەرەوە کە لە کاتی خۆیان ئەو ناوچانە نەیارەکانی کورد و دەوڵەتەکانی ناوچەکە زۆر دژیەوە بوون کە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بخرێتە ژێدەستی کوردەوە بە تایبەت تورکیا فشارێکی زۆرێ کردبووی کە ڕێگە نەدرێت کورد دەسەڵاتی کەرکووک بگرێتە دەست بەڵام لە ئەنجامیەوەی کە کورد سیاستێکی دووربینانەی لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان نەبوو و لە هەرێمیشەوە تەرکیزی لەسەرەوە نەبووە منتیقانە ببوو ژێنێتەوە و ئیدارەیەکی وای بدا کە پێکاتەکانی تر پشتیوانی لە کورد بکەن و دان بە دەسەڵات و ئیدارەی خۆماڵی کورد دابنێن هاوشێوەی کە ئێستا لە ڕۆژاوا هەیە بەداخەوە گەر نمونەیەک لەو سیاسەتە پەیڕەو بکرایە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ڕەنگە ئێستا پێکاتە نەتەوەیەکانی ترەوانەی جگە لە کورد لەم ناوچانە پشتیوانیان لە کورد بکردایە ئەو وەختە وا بە ئاسانی کورد دەرناکرا و پەراوێز ناکرا ئێستش بەداخەوە کابینین کورد یەکدەنگ نییە کورد یەک پرۆژەی نیشتیمانی و نەتەوەی بۆم ناوچانە نییە یەکێتی پرۆژەیەکی هەیە بۆم ناوچانە کە پرۆژەکەی لە چوارچێوەیەکی تەسکی حیزبی تێپەڕ نابێ پارتی ژەروەها پرۆژەیەکی بۆ ناوچە دابڕێنراوەکان هەیە پرۆژەی پارتیە پرۆژەیەکی حیزبیە پرۆژەیەکی کوردی نیشتیمانی نییە بۆ ئەگەر پرۆژەیەکی کوردی نیشتیمانی بێ لایەنی کەم هەموو هێز و لایەنە کوردستانیەکان لەو پرۆژەیە بەشدارە بن پشتیوانی لێکەن بۆیە تا ئێستا بەداخەوە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان تەنانەت پرۆژەیەک نییە کە هەموو لایەنەکان متتەفق بن لەسەری هەر لایەنە و پرۆژە و بەرنمەیەکی هەیە و بەرنمەکان بچووک و تەسک کراوەوە لە بەرنمەیەکی تەسکی حیزبایەتیە بۆیە لایەنە عێراقیەکانش بە هەندێک پلەپۆست ئەو حیزبانە ڕازیەکەن و ئەو ناوچانە ژەروەها لە دەرەوەی دەسەڵاتی کوردی ئەمێنێتەوە کە زیانێکی کوشندەی بە کورد گەیانوە وەگەیەنێت. باشە بەزۆکو ئیدارەی هاوبەشەکەت قورسە جارێکتر دروستبوونی ئیدارەی هاوبەش لەو ناوچانە چێستە پەرشتی ئیدارەی هاوبەشکە وەکو باسم کردێن نێوان جارێکی تر ئامادەنین کورد بەشداری پێ بکەنەوە چکە ئەوە خەونێکی گەورە بوو لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کورد ئەو خەونەی بەدیهێنا کە بتوانێت لە ناوچە دابڕێنراوەکان ببێتە دەسەڵاتێکی سەرەکییان دەسەڵاتی سەرەکی ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە تەواوی ناوچەکانی تر بەدەست کوردەوە بوو مەسەڵەن قایمقامی خانەقین قایمقامی خورمات و قایمقامی مرکزی کەرکووک محافظی کەرکووک لە 1975 مەجلیسی محافظەی کەرکووک بەدەست کوردەوە بوو ئەو خەونەی کوردیا ئەو دەسەڵات و واقع و وەزعی
دیفاکتۆی کە کورد بەدەستێ نابوو لەو ناوچانە لەبار برا و ئێستش کورد هیچ پرۆژەیەکی نییە بۆی بەشێک لەو دەستکەوتانە بەدەست بێنێتەوە بۆ نمونە ئەگەر سەرۆک کۆمار ئێستا پرۆژەیەکی هەبوایە بۆەوەی کە دیفاع لە مافە دەستوری و یاسایەکانی کورد بکات لە 4 ساڵی ڕابردویان لە 4 ساڵی داهاتوو ئەتواندرا چکە مادەی 140 مافیەوە بە کوردەدا لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان شەریکێکی ئەساسی بێ شەریکێکی ڕاستەقینە بێ و هێزی پێشمەرگەش هاوشانی هێزەکانی تری عێراق لە پۆلیس و لە هێزی ئەوەی کە هێزی سەربازی بەشداری پێ بکەن بەڵام ئێستا کورد ئەوەندە لاوازە هیچ حسابێکی بۆ ناکەن کورد خۆشی پرۆژەیەکی نییە وەکو ئاماژەم پێکرد تا بەشداری پێ بکەن و سەرۆک کۆماریش بەڕاستی لە چارچێوەی هەندێک بەرژەوەندی بچووکە کاری کردووە لەسەر ناوچەدا بڕێنراوەکان ئەگەر تێبینی بکرێت لە 4 ساڵی ڕابردوو جەنابی کاک دکتۆر بەرهەم یەک جاریش سەردانی کەرکووکی نەکرد دەیان هزار دۆنم زەوی کورد لە منتیقەی کەرکووک لە کورد داگیر کرا نەمان بینی کە ڤیتۆیەک یان مافە سەلاحیەتەکانی خۆی بەکاربێنێ دژی ئەو پێشێلکاری و خوروقاتانەی کە لە منتیقەی کەرکووک و شوێنەکانی دیکە دەکرا وا چاوەڕوانەکرێن سەر و کۆمارەژە بەرەوەی لەلایەنی کوردیەوە پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەی پێ نەدراوە کاری لەسەرکە ڕەنگە هەر بە ئاراستەی حزبیش بکە بەرژەوەندەکانی حزب بپارێزێ و مسۆگەری بکە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕەکەچنی و لای مامۆستا ڕێباز سابیر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە دڵنیا بووبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز مامۆستا ڕێباز بێمەوە لای بەڕێستان سەبارەت بە ئیدارەدانی ئەو ناوچانە کە ئایدارێکی خراپ دراو لەو ناوچانە چووکە ئێمان هەندێک جار گوێبیست سەرڕایەوەی کە لەزدانی خاک کارەساتێکی گەورە بوو گوێبیستی بەشێک لە هاوڵاتیەکان لە ناوچەدا بڕێنراوەکان دەبین کە ڕزگاریان بۆ لە حکومڕانی پارتی و یەکێتی ئیدارێکی خراپیان پێشکەش کردووە لەو ناوچانە یعنی بێمتمانەیەکی زۆر دروست و بەرامبەر بە ئیدارەدانی پارتی و یەکێتی لەم ناوچانە بمبورە کاکشمەڵە جۆبسی سەرەتای پرسیارەکان بەڵە سەبارەت بە ئیدارەدانی ئەو ناوچانە یعنی ئێمە گوێبیستی دەین بەشێک لە هاوڵاتیان لە ناوچەدا بڕێنراوەکان بازەکەن کە ڕزگاریان بۆ لە سەڵاتی پارتی و یەکێتی ئەوەندە ئیدارەدانێکی خراپ بوو کە سەرڕای لەزدانی و بڵێن خاک و ئەو کارەساتە گەورەیە بڵێن بەشێک لە زۆری بەشکی زۆر لە هاوڵاتیان متمانیان بەو ئیدارەدانە نەبوو کە لەو ناوچانە هەبوو خۆی ئیدارەدانی هەردوو حزبی دەسەڵاتدار لەو ناوچانە لە پێش 16 ئۆکتۆبەریش
ئیدارەدانێ بوو لەسەر بەرژەوەندی هەردوو لایەن ئیدارەدانێ بوو کە زۆربەی ئەو پۆست و خزمەتانی کە ئەکرا قۆڕەقەکرا لەلایەن هەردووچانەوە ئێستا ئەوەی کە ئێستا قەڵک نیگەرانە لەوە هەندێشت هەیە ئەوەی کە خەڵک ئەیبینێ بۆ نمونە ستەمی تاکە شخصی پێشتر کۆمەڵێک مەسەرەن قش درێژ هەبوو خاوە لە خەڵک ئاسانرا ئەمانە ئێستا ینی نابیندی بەڵام لەم لاوە بە شتێکی گەورەتر کە ستەمەکە کۆینەتەوەی کووردەگرێتەوە ئەمە نابینرێ خەڵک گەڵامەوەی تر ئەبینرێ گرفتەکە ئەوەیە پارتیوێکێتی لە ماوەی حکومڕانی دەسەڵاتێ و ئێستاشی پێوە بێ ئێستاشی پێوە بێ کە ئێستا کورد لەوێ هیچ دەسەڵاتێکی نییە بەڵام کاتێک کە دامەزراندن و تەعینێک دێ هەردوو حزبی دەسەڵاتدار ئێستاشی پێوە بێ ڕێکەوتن لەسەر ئەو تەعین و دامەزراندنانە ئەکەن ئێساش نایەن بڵێنکان کە با فۆرمێک پێشکەش ئەو خەڵکە بکەین با لەسەر ئەساسی لێهاتووی و کەفاعەت و لەسەر ئەساسی خزمەتکردن ئێمە ئەو خەڵکی خۆمان بێنێ پێشەوە هەتا ئێستاشی پێوە بێ ئەم ئیدارەدانیان کردووە وە لەگەڵ هەموو پۆستەکانە تقریباً لەو هەموو زیاد لە ڕەنگە نزیکەی 500 بەسەروتر ینی مدیر و بەرپرسی قوتابخانە و جێگرەکەی هەیە کە ئەمە هەمووی لە نێوان پارتیوێکێتیدا دابش کراوە ئەگەر بەرپرسەکەی مدیر بێ جێگرەکەی چێتیە و ئەو حیزبانەی ترکە لە کەرکووکان بەڕاستی لە هەموو ئەمانە بێبەش بوون خەڵکی ینی هاوڵاتی ناتوانێ خۆی لە پرۆژەی پارتیۆچێتیا ببینێتەوە لەوێدا یعنی ناتوانێت لە چ شێوێک خۆی خزمەت بکە ناتوانێت خۆی لە ئیلا مەسەن کابرا بێتە حزبی ئەم بە حزبی بوونەژە بێ پشتگیری حزبی بۆ بکرێ ئەبێ بڕوا بە شانوباڵی هەردوو حزبی دەسەڵاتە هەڵدا ئەمەش گرفتێکە بۆیە ئەوەی ئێستا خەڵک نیگەرانە لی پێشتر نیگەران بوون ئەم ئیدارەدانە بوو ئەمەی ئێستا هەیە ئەوان مبەرمەج ئەیکەن یعنی بە شێوەیەکی ژیرانە ناندێن لە تاکەوە ئەوان دێن ئەو پۆستانەی کە ئیشی پێکرێ لە دەستکوردی وەرەگرنەوە ئەو شتانەی کە ڕەمزن لە کەرکووکان ناهێڵن بۆ نمونە ئێستا لە دەستوری شەهاتوو هەموو کەس ئازادەکە بەتابەتی حیزبەکان لەسەر بارەکەی خۆیان ئاڵا هەڵکەن بەڵام ئەوە لە کەرکووکان نابینرێ ئێستا ینی سەمەکە بە شێوەیەکی بەرنامەدا ڕێژراو وە گشتگیر ئەکرێ ینی بە شێوەیەک ئەکرێ کە ستەم لە نەتەوەیەک ئەکرێ نەک لە تاچێک بۆیە خەڵکێک زۆر ئەمە نابینێ بۆیە لە ئیدارەدانی هەردوو حزبی دەسەڵاتدار هۆکارەکە ئەوە بوو کە ئەوان هەموو شتێکیان قۆڕق کردووە و ئێستاشی پێوە بێ ئەو قۆڕقکاری هەر هەیە تەنانەت لە تەعینبوونێکشا کە ئێستا ئێمە بە خۆمانی بینین خۆمان لەوێن لە تەعینبوونێکشا ئەوان دێن نایەن مەسەن لەسەر ئەساسی کەفاعەت و لێهاتووی خەڵکەکە فۆرمێ بۆ خەڵک بڵاوکردن یان لەسەر بە شێوەیەکی ئۆنلاین خەڵک بۆ خۆی ئازاد بێ لەوەی تەعین بێ دێن خۆش و بەشی ئەەکە لەبن هەردوو حزبی دەسەڵاتە و ڕێکەوتن لەگەڵ ئەوانەژە ئەکرن کە ئەوان بەنیار و بە دوژمنی خۆیانیان نەزانن بۆ ڕێکەوتنانە ئێساشی پێوە بێ هەر ئەو تەعینانە ئەکرێ بە ڕێکەوتن نەکرێ بەڵێ سوپاس دەکەم کاک ئەحمەد سەبارەت بە بڵین کارنامەی حکوومەتی نوێی عێراق پێ دوایە لەم جارە کردارەکانی پێشووتر شتێکی ئەو تۆ نەکرا بۆ مادەی 140 بڵین ئێستا لە قۆناغی یەکەمیش بەشی کەمی جێبەجێکراوە ئاساییکردنەوەی نەڕۆشین بۆ سەرژمێری و ڕاپرسی ئەم جارە هیچ بکرێ پێ دوایە ئەوە لیژنەی مادەی 140 نەمردووە وەڵام من پێم وایە وەکو کورد دەڵێ مانگە شەو سەر لە ئێوارە دیارە بەپێی ئەوەی کە تا ئێستا بڵاو کراوەتەوە چ وەکو سەرۆک کۆمان چ وەکو بەشداریکردنی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق هیچ نەبێت لە جەولەکانی پێشووتر لە یەک دوو کابینەی ڕابردوو بە تایبەت لە کابینەی مالکی کورد پێشمەرجی هەبوو مەرجی بەشداریکردنی لە حکوومەت گرێدا بوو بە جێبەجێکردنی مادەی 140ەوە بەڵام ئێستا ئەبینین یعنی تەنانەت لە ئیعلامیشە تەنانەت لە ڕووکەشیشە کورد هیچ پێشمەرجێکی نییە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان یعنی نەک مادەی 140 یعنی هەر لایەنی کەمی مافەکانی کوردەوەیەکەوەکو هاوڵاتی پلەیەک تەعاملی لەگەڵ بکرێ بەسەلەن بەڕێوەبەرێکی کورد بەڕێوەبەری بەشێکی کورد لە فەرمانگەکان بەپێی یاسای عێراق ئەگەر کورد عێراقی بێ نابێت دوور بخرێتەوە دەربکرێ
کوردێک دەرکرێت تورکمانێک بخرێتە شوێنی کوردێک دەربکرێ عەرەبێک بخرێتە شوێنی ینی هەموو مافەکانی لێ زەوت کراوە نەک ئاساییکردنەوەی کەرکووک وەکو هاوڵاتێکی پلەیەکش تەعاملی لەگەڵ ناکرێ و کوردیش زۆر خەمساردا یعنی ئەبینین ئەمڕۆ لە کەرکووک لە یادی 5 ساڵەی 16 ئۆکتۆبەرە فڕۆکەخانە کرایەوە لە کاتێ فڕۆکەخانەی کەرکووک کراوەتەوە ئێستاش ینی 50% نوێنەرایەتی کورد بۆ پەرلەمانی عێراق کووردە ینی کورد بە تەنها بەقەت هەموو لایەن پێکاتەکانی تر نوێنەریە بە پەرلەمانی عێراق کورد بەشداری نەکردووە لە کردنەوەی فڕۆکەخانەیە ئەبینین ژێربەژێر لە کردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک کۆمپانیایەکی حزبی تەوزیف کراوە لە ناو فڕۆکەخانەکە بۆەوەی کە دڵی لایەنێکی حزبی ڕازی بکرێ بەرامبەر بەو هەموو مافە نەتەوەی نیشتمانیانەی کورد لە کەرکووکە هەیەی بەداخەوە کورد خۆی بچوو کردوێتەوە کورد هیچ ئەجێندایەکی نییە بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان من پێم وایە ینی مەسلەی کەرکووک ئەوەندە مەسلەیەکی گرنگە هەر لێرەوە تا ئەمریکا حسابی لەسەرەکرێ کاتی خۆی کەرکووک کەوتنی عەفرینیشی بەدوایە هات ئێستش من پێم وایە مەسلەی کەرکووک هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان دەستی لەسەر دڵێتی بۆ کەرکووک وەکو کەرکووچیەک وەکو کوردێکی باشوور چاوی لەسەر کەرکووکە بەڵام بەداخەوە دەسەڵاتدارەکانمان نوێنەرایەتی مەلەفی کورد ناکەن نوێنەرایەتی مەلەفی ناوچەدا بڕێنراوەکان ناکەن تەنها نوێنەرایەتی مەلەفێکی حزبی تەسک و بچووکەکەن ئەو وەزع و واقعی لێ کەوتۆتەوە کە ئێستا ئێمە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بەدەستێوە ناڵێنین نەک هەر کەرکووک ینی بگرە دەسەڵاتی کورد ئەوەندە زەعیف بووە بەرامبەر بەغدا ئێستا لە کوردستانیشە ئەو مافانەی نەماوە وەکو جاران کە لە بەغداوە پێدرا بۆ نمونە شایستە دارایەکان یان مەسەلەی مەتارات زۆر مافی لێ وەرگیرایەوە ئەگەر بەم ئاراستەیە بڕوا کورد لە تەعاملکردنی لەگەڵ بەغدا نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق نوێنەرەکانی کورد لە کابینەی حکومەتی داهات و سەرک کۆمار ئەگەر بە چەشنی 4 ساڵی ڕابردوو تەعامل بکەن من پێم وایە کورد زۆر دێتە دواوە لەسەر ئاستی کوردستانیش تەنانەت نەگەر لە ناوچەدا بڕێنراوەکان باشە بە زۆکو مادەی 140 کە دەبووە لە 2007ەوە جێبەجێ کرابایە بڵێن دەستور لە 2005ەوە کە باسی دەکا بە چەند ساڵی تر تاوە دەبێت کە ئێستا قۆناغی یەکەمی وەبزام نوێشی تەواو نەبووە جێبەجێ دەکرێت بە چەند ساڵی تر قۆناغی یەکەمی مادەی 140 تا ئێستا 20 لە سەتی جێبەجێ نەکراوە پێم وایە مادەی 140 مادەیەکە ینی هەر دوایەوەی بە ماوەیەکی کەم لەدایک بوو لەبار برا و لە بیر کرا و ئێستا وەکو باسم کرد نە لە ئەجێندای کوردە نە لە ئەجێندای لایەنی عێراقیشە ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی نەکرێ ئەگەر پێداگیری کورد نەبێ بەرامبەر بەوەی کە بەشێک لە مادەی 140 لە چەند ساڵی داهاتوو جێبەجێ بکرێ پێم وایە کورد لەم ناوچانە ناتوانێت هیچی تر بەدەست بێنێ و هەموو مانگێک هەموو ساڵێک زیاتر دێتە دواوە تەنانە دوای لێ دێم ناوچانە کوردستانی بوونەکەشی لەقە بێ ڕەنگە خەڵکەکە ینی خەڵکێکی زۆر ئەگەر ملاحەزە بکرێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە دەیان هەزار خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لە کەرکووک نەماون هاتوونەتە سلێمانی هەولێروانە دانیشتون بەشێک لەوانش کە لە ئیدارەی کەرکووکیشیانە کرد سزا دران حکم دران حکمی سیاسی دران سزای سیاسی دران بۆیە کرانە عیبرەت و پندێک کە جارێکی تر کورد بە ئاسانی نەتوانێت لە ناو ئیدارەی ناوچەدا بڕێنراوەکان دەوری هەبێ باشکە سزا درێ لە داهاتوودا سزای سیاسیە درێ بۆی دووبارە نەبێتەوە ئیدارە و دەسەڵاتە بەڵێ سوپاس دەکەم ماوەسەرە باس سەبارەت ئەگەر قسەیەکت ما بێ لەسەر مادەی 140 کە ئەو کاک ئەحمەد وتی لە سەدا 21 تا ئێستا جێبەجێ کراوە بۆچی هەموو نوێنەرە لە بەغداد هەیە نەتوانراوە کاری بۆ بکرێەوە سەبارەت بە دابەزین ڕێژەی کورد بەعام لە کەرکووک و لە ناوچەدا بڕێنراوەکانی تریش ئێستا ڕێژەکە زۆر دابەزیوە بەڵێن بەردەوام کۆچکردن هەیە لەو ناوچانە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵێ بە تاکید ئێستا کورد ینی وەکو جاران نییە دڵی بە قەزیەکەی خۆی خۆش نییە لەوێ بەڵێ کۆچکردن بەردەوامە ئێستاشی پێوە بێ بۆ هەردوو پارێزگاکان و قەزا و ناحیەکانی تر هەر کۆچ ئەکرێ
لەبەرەوەی ینی کەسێک نییە خۆی بە پارێزەری بزانێ ئێستا داکۆچی کارێکی ڕسمی نییە خۆی بە تەنها بینێتەوە بەڵێ لەمڕۆ هەر هەیە و ڕێژەی کورد بەردەوام لە دابەزیندایە و هەندێ ناوچەی کوردنشین هەبوو کە هەموو شوێنەکانی کورد بوون ئێستا لەبەر چۆڵی خانۆکانیان زۆربەی پێکاتەکانی تر هاتوون لەوێ نیشتە جێبوون بە تاکیدەوە بەردەوامە سەبارەت من مادەی 140 من قەنەعەتم وایە لەبەرەوەی مادەی 140 بەشێکی سەرەکی گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا نییە لەبەرەوەی بەرژەوەندی هەردوو حزبی دەسەڵاتدار لە مادەی 140 نییە بەڵکو یعنی هەر من قەنەعەتم وایە هەر لە سەرەتای دانانی مادەی 140 جێکردنەوەی لە دەستورە هەر لەوێ لە ئەساسەوە ستەم لە کورد کرا بۆ کوردیەکە ئاوارە بێ و دەربەدەر بێ و ماڵەکەی بڕوخێنرێ کاتێ بگەڕێتەوە 10 ملیۆن دیناری پێ بدرێ بەڵام عەرەبێک کە هاتووە زەمینی دراوە پێی زەوی و خان و هەموو شتێکی بەدامن کراوە وە قەرەبوو کراوەتەوە کە ئەڕاتەوە پارەی زیاتری بدرێتێ ینی ئەمە هەر بۆ خۆی لە خۆی ئەستەم کە ستەمێکە من قەنەعەتم نییە لەسەر یەک قسەی کاک ئەحمەدیش کە باسە دڵسافی کوردەکە بەڕاستی ڕاستە کورد بەم شێوەیە وا هاتووە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لا يلدغ المسلم في جحر واحد مرتين دوو جار ئینسان لە کونێکە مار ناگازرێ ئێمە مار نایگازێ ئێمە گەر لە هەموو شۆڕشەکانە بین شۆڕشی کۆماری مەهاباد بە کورد لە ناوچوو شەڕی کوردانی باکوور بە کوردانی باشوور ئەکرێ لە ناو جەرگەی کوردستانی باشوورە کوردستانی خۆرەڵات لێیانە دێ و دەربەدەر ئەکرێ ینی بەڕاستی تۆ تاکەی ئەمە ئەوەی کە کورد پشتی پێ بەس ئەمریکا بوو ئەمریکا ینی ترامپ بە ئاشکرا ئەو دەوانە شەڕکەری چاکن و ینی لە ماپ وەرەگرن پارە وەرەگرن لە ئەنجامی ئەوەیانە ینی تا ئێستا هەردوو حزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی تورکیا و ئێران ینی نازان ئەو دۆستایەتی کە هەیەە لەسەر چ ئەساسێکە پارتی و یەکێتی تورکیا و ئێران بە دۆستی خۆیان ئەزانن بەڵام ئێران و تورکیا پارتی و یەکێتی بە پارێزەری بەرژەوەندەکانی خۆیان ئەزانن خۆمان ئەزانی هەر لە دوایی ینی کورد دۆستی نییە بەڵام وەک دۆستی نێناو خۆشایەکی نییە بەریتانیا هەر لە هەفتەیەک دوای ڕیفراندۆم لە بیرەنەوتەکانی کەرکوو دەستی کردەوە بەکار ئەمریکاوە هەڵوێسی بوو تەنها رووسیا ینی تۆزە شل بوو لە دانان بە ڕیفراندۆمەکەی ئەوش هۆکاری ئەوە بوو کە هەر بەرژەوەندی تایبەتی هەبوو لە ڕێ هەر کۆمپانای ڕۆزنەفت و ڕووسنەفت و گازپرۆمەوە کە ئیشیانە کرد لەوێ بەرژەوەندی خۆیە پارەت ینی ئەردەن بە ئاماشێوە سووریا بە ئاشکراوتی هەر کە ڕیفراندۆم کرا هەردوو ینی تورکیا و ئێران سنووری ئاسمان و زەویان لە کورد گرت بۆیە تا ئێستا کورد نازانێت دۆستایەتی لەگەڵ چێ نازانێت چێ دۆستێتی لەگەڵ ئەوەشدا خۆشی ناو خۆیان ینی خۆ جارێت دوانسیان هەڵخەڵەتێنرای بە شەڕکرد ینی بە کەسێک بە خاوەن مافت نازانن بە خاوەن نیشتیمانت نازانن ئەسڵەن بە نەتەوەت نازانن تەنها بۆ بەرژەوەندی خۆیان کورد بەکارهێنن ینی ناشکرێ کورد بەردەوام خۆی بەم لەم گەمەوە خەریک بکات و زەرمەندی دوادار ئەم هاوڵاتی کوردانە بێ کە بەحساب لە کوردستانێکە ئاچێن تەمەن ناکەن ئازاد بێ سپاس دەکەم مامۆستا کاک ئەحمەد کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە کەبوونەوەی ڕێژەی کورد ئێستا ڕێژەکە زۆر کەم بۆتەوە ئێستش تعریب و بڵێن ڕاگواستنی لەو ناوچانە لە هەموو ناوچدا بن لە هەموو سنوورەکان بوونی هەیە و مەترسیەکەی چیەگەراوە بەردەوام بێ وڵا هەڵبەت کاک حەکی من پێم خۆشە سەرنجی ڕای گشتی کورد بەوە ڕابکێشم خورماتوو ئێستایانی زۆر زۆر لە ڕووی ڕێژەی نەتەوەی کوردەوە ڕێژەیەکەی زۆر دابەزیوە لە بەرەوەی ئەو ستەمانەی کە بەرامبەر کورد لە خورماتوو کرا لە کاتی 16 ئۆکتۆبەرە کورد هیچ وەڵامێکی نەبوو هیچ ئاوردانەیەکی نەبوو لە کەرکووکش ئێستایانی لە بەرامبەرەوەی کە دەیان هەزار کورد کەرکووکی بەجێشتووە و ڕێوێکی بەردەوام هەیە بە دەیان هەزار عەرەب دێندرێتە کەرکووک لە دەرەوەی یاسا و ڕێساکانی حکوومەتی عێراقی لە دەرەوەی چارچێوەی پرەنسیپەکانی مادەی 140 ئەگەر کورد نێتە خەبەر ئاوڕێکی جددی لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان نەداتەوە پلانێکی نیشتیمانی و نەتەوەی بۆی نەبێ کەرکووکش بە دەردی مووسڵەتیانی لە داهاتوودا ئێستا کورد چەندێک داوای مووسڵەکە لە داهاتوودا گەر وەسەکە بەم شێوێ بڕوە ئەوەن داتوانێت داوای کەرکووکش بکانی لە
لە سەردەمانی زوودا مووسڵ وەکو کەرکک شارێکی کوردستانی بووە بەڵام لە نەتیجەی و سیاسەتانەی پەیڕۆ کرا بەرامبەر مووسڵ ئێستا کورد دەستی لە مووسڵ هەڵگرتووە ئەگەر کەرکک و ناوچەدا بڕێنراوەکان بەم چەشنە بڕوا کەرککش بە دەردی مووسڵە چێ پێم وایە لە داهاتوودا. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان ئەحمەد عەزیز شارەزا لە کاروباری ناوچە دابڕێنراوەکان ڕێباز سابیر هەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان ڕێگە.